مهربانی هەڵدەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەدە بۆی تیمی نەشتەرگەری بڕینی گەدە لە نەخۆشخانەی مهربانی هەڵدەسێ بە ئەنجامدانی نەشتەرگەریە جیهازی تاوەری لاپرۆسکۆپیەکەمان کە ئێستا لە نەخۆشخانەی مهربانی ئەو فۆرکەی ئارزدەیە کە زۆر ڕسمێکی زۆر جوانی پیشان دەدا بەڕاستی کاراسانیەکی زۆر باشە و ڕسمێکی زۆر جوانمان هەیە ئێستا لە پیشانی دەدا دقەی شاشە و کامێرەکەی زۆر قۆتە فۆرکەیە سپاس بۆ شەریکە و سپاس بۆ نەخۆشخانەی مهربانی کە ئێستا بە ئامادەکردنی ئەو ئامێرە پێشکەوتووە گەدەکەی لێ دەکەینەوە چەورەکەی لێ دەکەینەوە بۆی گەدەکە حازری بۆ بڕین پاش ئەوەی مەعیدەکەمان گەدەکە حازر بۆ بڕین یەکەم قرتە لێ دەدەین ئەوە یەکەم قرتەیە ستافلەر الأول اوكي يلا شكرا جزيلا ستافلەری دووەم قرتەی دووەم کاکە ئەوە گەدەکەیە ئینشاءالله ئێستا قرتەی دووەمی لێ دەدەین سەبر تا سەرەوە دەڕۆین ئینشاءالله بۆی حازر بی نەخۆشەکە و ئینشاءالله هیوای تەندروستیەکی باشی بۆ دەخوازین کە بتوانین ئینشاءالله استفادە لە نەشتەرگەریەکەمان بکە سكند ستافلر جيد جدا اوكي بكوا ئەوە قرتەی دووەمیش تەواو دەستەکان تا خۆش یاڵا قرتەی سێم بەردەوام بە ڕسمێکی جوانە ماشاءالله بەڕاستی جیهازێکی نایاب و سەرکەوتووە جیهازە ڕسمێکی زۆر جوانی پیشان دەدا لە نەخۆشخانەی مهربانی دەبێ و جیهازە باش و متەتەوڕەمان هەیە بۆ خزمەتکردنی چارەخوازەکان ئینشاءالله بەردەوامین تیمی بڕینی گەدە دەستخۆشی لە ستافی بڕینی گەدە دەکەین دەستخۆشی لە ئیدارەی نەخۆشخانەی مهربانی دەکەین کە ئەو جیهازە نایبای بۆ بەردەست خستین ڕاستی ڕسمێکی جوان و جیهازێکی پێشکەوتووە وەدەی کاک محەممەد بکەوە بابە تمام تست تست zoom in test بەڵێ بەناوی خۆی گەورە مێربان ئەوڕۆ ئەو نەخۆشەمان هەبوو BMI قەڵەو بوو BMI نزیک 40 بوو هەستاین بە ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەدە بۆی لە نەخۆشخانەی مهربانی بە تیمی بڕینی گەدە الحەمدولله عەمەلیاتێکی سەرکەوتوو بوو جیهازی لاپرۆسکۆپی فۆرکەیمان بەکارهێنا کە دقەکەی زۆر باش بوو سپاس بۆ نەخۆشخانەی مهربانی کە ئەو جیهازە نایاب و سەرکەوت ینی دقە باشانە و جیهازە زۆر پێشکەوتوانێ بۆ دابین کردین الحەمدولله بەردەوامین بە ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەدە و ڕێڕەوبۆڕین بە کەکەڵەوە خۆشەویستەکان بەردەوامین پەیوەندیمان پێوە بکەن لە خزمەتتانداینە زۆر سوپاس میهرەبانی دڵسۆزی و لێزانی